سڵاوتان لێ بێم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی بەرنامەی ئەم جارە لەگەڵمان بن. ڕاوی کەڵەکی هەفتەیەکیان دوو هەفتە بەر لە وەرزی قەدەغەکردنی ماسی ئەنجام دەدرێ و جۆرە ڕاوکردنێکە لە ناوچەی بتوێن زۆرترین بایەخی هەیە. کچە کوردێک لە بەرلین جلی کوردی دەکاتە مۆدێل و ماستەری لەو بوارەدا وەرگرتووە. کاسبکارێک لە هەولێر جگە لە کاری خۆی خولیای کۆکردنەوەی کەلوپەلی فولکلۆر و کۆنی هەیە. لە شاری هەولێر لە ناوچەی پیشەسازی باکوور کاسبکارێک جیالەوەی کە خەریکی پیشەکەی خۆیەتی خولیای کۆکردنەوەی کەلوپەلی کۆنیشی هەیە بە جۆرێک کە تا ئێستا 50 جۆر سەماوەری کۆنی کۆکردوتەوە کە زۆر بەشیان بە خەلووز کار دەکەن هەروەها 60 جۆر کامێرای کۆنیشی هەیە وەکو خۆشی دەشڵێت بۆ بەدەستێنانی ئەم کەلوپەلانە هەموو شوێنێک گەڕاوە. سەرکەوت تاهیرە لە دانیشتووی هەولێرێمە هەر لە تەمەنێکی ماوەی 20 ساڵ 25 ساڵ دەبێت خەریکی کۆکردنەوەی ئەو کە لە پورێمە بەڕاستی زۆر کە شتێکی جوان دەبینم یاخۆ شتێکی دەگمەن دەبینم زۆرم حەز لێ و ینی ڕەچاوی قیمەتەکەی ناکەم بەڵام حەزم لێ لامبی لە کەلەپورەکانی برێن کوردەواری زۆر زۆر کۆکراوەم هەیە ئەوانەی برێن لە سەردەمی خۆی بە قەدیمەوە بەکار هاتوونە ئەوانم زۆر پێلا گرنگە و پێم خۆشە و خڕم کردوێتەوە ئەوانەی برێن کە بەکار هاتیە سەعاتە یاخود تەسبیحە یاخود پارەی قەدیمە یاخود ئەو شتانێک کە لە بەرنامەی ژیانی ڕۆژانەی برێن باب و باپیرانمانەوە بەکاریان هێناوە زۆر حەزم لێ بوو کۆشم کردوێتەوە لەسەر ئەوەش بەڕاستی زۆر سوپاسی خزم و برادر و خۆشەویستەکانم دەکەم کە بە دیاری زۆر شتیان لۆ هینایمەوە زۆریش هاوکاریان کردیمە زۆریش حەزم لێ بوو ینی لە شارانی خۆمان لە عێراق لە کوردستان لە هەر جەیەک لە شوێنێک شتێکی دەگمەن و جوان هەبووە چوویمە لە دوی هینایتم حەزم لێ بۆ دامناوە لە دەرەوەی وڵاتیش هەر وەکو کەلەپور هەر بەدەستم کەتیە و هینایتم وەکو بڵێن ئێستا ئەو دارە گەورەیە ئەو دارە لە سین هینایتم ڕێگاکە گەلک دوورە و برین وەزنێکی زۆری هەبوو بەڵام چێژێکی جوانی هەیە لۆت خاستن لۆ دیوەخانەکەی من زۆر زۆر جوانە زۆریش حەزم لە سەماوەرە سەماوەرم یعنی ژمارەیەکی چاک هەیە سەماوەریش لۆ ژمارەکەم زۆر هەیە سەماوەر زۆری زۆرە نەوعی زۆرە زیاتریش ڕەژووە ڕەژوەکان زۆر حەزم لێیتی زۆریشم هەیە نێزیکەی لە 50 سەماوەر زیاترم هەیە زۆریشی هەر هەمووی تەقریبی ڕەژوونە کامرەی فۆتۆگرافی قەدیمیش زۆری گەلەگەلک زۆرە بەڵام هەموم پێخڕ نەبێتەوە بە نێزیکەی هەتا 6 زۆرم لێ خڕ کردوێتەوە ینی شتێکی پێم خۆش بووە ئەوانم هەیە شتیت کەش وەکو پارەیە لامەوە پارەی قەدیمن تەسبیحم هەیە سەعاتی بەرچیم هەیە سەعاتی قەدیمی برێن قورمیش و تۆماتیک هەیە بووە خەنجەری کوردەواری خۆمان دەبانە هەیتم ئەو دەمانچانەی کە قەدیم برێن پێ دەڵێن ڕەشکە بە پڕ دەکراوە تفەنجی ڕەشکە ئەوانەشم هەیە بەڕاستی ئەوانە شتێکی کۆننەوە بڵێن کاتی خۆی لە شەڕی جیهانی پێش شەڕی جیهانی یەکەم بەکار هاتیە ئەوانەشم کۆ کردوتەوە
وەکو شتی تریش بڵێن ئەوەی کە بەناوی کەلەپورە و شتی قەدیمە و حتا ئەو پرێمزەی قەدیم کە بەکاریان هێنایە یاخود برێن دەست شۆری مەسینە و دەست شۆرە ئەو شتانە هەموو کۆ کردوتەوە. حتا بکرێ حەزم لێ زیاتر خرکەمەوە ئەوانەی نەمدیتە حەزم لێ هەمبی ڕادیۆشم هەیە ڕادیۆی برێن لە پاتری بگرە تاکو زیاتر ئەوانە BFA من ئەو ڕادیۆیانە ئەوانەشم هەیە گرامافۆنم هەیە گرامافۆنیش بڵێن کە هەندر بوو برێن زەمبەلەی هەبوو و هەندر بوو خۆی خڕ کردوتە دوایە بەکرەکەی سوڕاندیە ئەوم هەیە تەزیلی بڵێن دەستی پاتری قەدیم ئەوم هەیە ڕادیۆی قەدیمی دەستی و کارەباییم هەیە. ئێستا بەڕاستی ئەو شتانەی لەبەر چاوە دیارە زیاتریشم هەر شاراوەیە هە لەناو برێن هە لە ژوورەکەیە ژوورەکەم گچکەیە دیوەخانەکەم برێن زۆر گەورە نییە بەڕاستی بەڵام ئیشاڵە ئەگە خوا قسمەت کە حەزم لێ جێگایکی گەورەتر شتەکان زیاتر بەرچاوتر دەبێتن ینی هیوادارم ئەگە خوا قسمەت کە جێگایکی گەورەی لۆ دابین دەکەم زۆر شتم هەیە ئێستا بەبەر لەبەر چاو نییە نابیندرێ بەڵام ئەگە ئەو کاتەبی ئیشاڵە هەمووی دەبتە بەرچاو هەمووی دەبیندرێ. ئەلاند کامیل هەر لە منداڵیەوە خولیای جلدورین و چنین بووە توانێتی ئێستا پەرە بەکارەکەی بدات وەکو خۆشی باسی دەکات وەکو تاکە کوڕێکە کە توانوێتی ئەو کارە بکات لەبەرەوەی زۆربەی کات ئافرەتان و ژنان کاری دەستڕەنگینیان کردووە ئەو ئێستا توانوێتی بربەستەکانی کۆمەلگاتێک بشکێنێت و لە کارەکەیدا زۆر سەرکەوتوو بێت. من ئەلەند کامیل لە ساڵی 1990 لە شاری سلێمانی لەدایک بووم تەمەنم 20 ساڵە لە 14 ساڵیەوە کاری دیزاینەکەم سەرەتا لە هەندێک شتی وردەوە دەسم پێ کرد بەڵام دوایی سێرم کرد هیچ کوڕێکمان نییە کە کاری دیزاین بکە بۆ جلی ئافرەتان حەزم کرد ئەم ئیشە هەڵبژێرم و بەخواستی خۆمە لە سەرەتاشەوە زۆر ڕەخنەم لێ ئەگیرە بەڵام لەبرێکە ئیشەکە حەز و خولیای خۆم بوو توانام هەبوو بیکەم هەتا ئێستا بەردەوامم. ئەم کارە لەناو خەڵکە زۆر ڕەنگی یاوەتەوە و ئەو کەسانی کە کارەکەی منەبینن یعنی زۆر بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵم لە سانەوە نوێیان ئیشەکەی منیان بەدڵە پێیان سەیرەکە کوڕێک ئەم ئیشە بکە حەزەکەم کللتوری کوردی وەکو خۆی بمێنێتەوە ڕاستە من ڕەنگا و ڕەنگتریەکەم یعنی شەوق و بریقەیەکی زیاتری ئێمێ بەڵام ئەوە ناگەێنێ کە من جلی کوردی تێک ئێم من بە هەمان شێوەی خۆی فەقیانەیەکی درێژ و هێلەکێکی گەورە و جلێکی پانە بەڵام یعنی هەنێک مۆدلی تازەی تێ ئەخین بە چنین ئەیکەین هەرچەنە پێشتر ئەم چنینانە هەمووی هەبووە بەڵام ڕەنەکانە گۆڕین نەخشەکان ئەگۆڕین ماوادەکانیش من هەموو ماوادەکەم ئەسڵە شوشەیە با بڵێن و بەردە من یەکەم کوڕم لە کوردستان و ئەتوانم بڵم لە عێراقیشە کە ئیشی چنین ئەەکەم خۆم بەدەست ئەیان چنم خۆم دیزاینەکان ئەەکەم خەیاتمان زۆرە بەرەگدرومان زۆرە بەڵام ئەم ئیشەمان نییە بۆ کۆمەلگاش عادەتەن کە شتێک تازە بێ لە ناو کۆمەلگایە لە هەموو کۆمەلگایەکە تۆزێک ڕەخنەی لێ ئەگیرێ لەبەرەوەی کە ئێستا تەجروبەی ئیشەکەم هەیە چەند ساڵێکە خەریکی ئەم ئیشەم دەستم زیاتر ڕاهاتووە با بڵێن زیاتر سەریع بووە لە کاری چنینەکە
پێشتر بە چەند مانگێک جلێکم تاوا کرد بەڵام ئێستا هێلەکێک ئەتوانم ئەگەر زۆر زۆر پڕیش بێت بە 3 ڕۆژ تەواوی کەم. هیچ ئیشێک عیب نییە کە پارەکەی بە ماندووبوونی خۆ بێت کە پارەکەی بە حەڵاڵ بێت ئەم ئیشانە هیچی عیب نییە بۆیە هەر کەسێک حەزی لە هەر کارێکە ئەگەر ئێستا بیکات ئەو کارە ئێستا دەستی پێ بکە بەڕای من نەزووە نەدرەنە. کچە کوردێک لە شاری بەرلینی ئەڵمانیا کار لەسەر دیزایانی جلوبەرگی کوردی دەکات و دەیدورێت. ئەو دیزاینەرە کوردە تا ئێستا توانیوێتی بە دیزاینکردنی جلوبەرگی کوردی و دەستکاریکردنیان و تێکەڵکردنی لەگەڵ مۆدلە جیهانیەکانی جلوبەرگ داهێنانێکی نوێ لە دیزایانی جلوبەرگدا بکات. ئەو خەڵکی باشووری کوردستانە ئێستا لە شاری بەرلینی ئەڵمانیا دەژیت و بڕوانامەی مەستەری لەسەر دیزایانی جلوبەرگ هەیە. ئەو دەیەوێت کە بەو شێوازە بتوانێت کار لەسەر جلوبەرگی کوردی بە شێوازێکی باشتر بکات. دەشڵێت کە لە ئەڵمانیا خواستێکی زۆر لەسەر جلوبەرگەکانی هەیە و بۆ زۆربەی هونەرمەندە کوردەکانیش لە ئەڵمانیا جلوبەرگی دووریەوە دیزاینی کردووە. از آلامه آلا بوصلی خلقا زاخو جگند درماندور زاخو از 2004 ور از البرلین ما کو من اف دکانه وکری سالا 2016 اف جلی ظلامت کردی راستی هر وقت فلکلوری مایا یعنی هر من چه گلک نگوهوریه کو وقت آفرت زیادتر مروشید بگوهورت مدلای بومت چه مهمه کو وقتی آلمانتین دکانه و بسیارامت کن اوه چه مدل جلکای یعنی گلک راست دکانه من الکرویسبرگ یعنی گلک ترکی تاین عربی تاین کردید ما لیجین دین بسیارت کن کو اوه چه مدل جلکای اش طبعا بجمع کردی از خلق کردستانی ما. Und was ist das? یا میجی او مهمه کو تشتكي غريبت واز بشم القل غريب واج يعني او غريبه جي بشن كو جلكت بكم برخوا يعني حدا سر شارعي بكم برخوا اك بيشونه تفشكرين يا بكتشكا كرده ماجستيرا ورقرت کو از بکارم کو درسا بدم طلبه کو گلک طلبه تایم بود ديزاين تخوينن بس كراسته بو ديزاين تخوينن بس اوشين بس يعني كاري قلمي كو رسم بكن بس نظانن بدرين يعني نظانن كتبي بيجوانا اف كراسه بون بدري نكار هاني كو براستي هنرمندك جلك نابه خواه هدف كردستاني خاص ألمانيا جي البرليني جلك خلق وناصت كتن كو ذوقي ويجلي كردي جي ويجلي دي جي جلك جوانا يعني براستي يعني ستايلي وفرقشي جلكا من كو چن كراسة بوهاني تشيكرين كو قماش كرديش كردستاني إينايا كو بوكريا كراسة كي وصك وهم وقت جلي كردي ديارة لبر قماش وهم جلي ديج يعني أتوانت لها مو كونسيرت طبقتي لا دەشتی بیتوین جۆرە ڕاوکردنێکی ماسی بە تۆڕ هەیە کە پێی دەگوترێت ڕاوکردنی کەڵەکی کام جۆرەیەکێک لە دیارترین و گرنگترین جۆرەکانی ڕاوکردنی ماسیە کە ماسیگرەکان دەتوانن بەم شێوازە لە کاتێکی کەمتردا بە شێوازێکی ئاسانتر ڕاوی ماسی بکەن هەم ماسی گەورەتر و زیاتریش بگرن بەڵام ئەم جۆرە ڕاوکردنەی ماسی هەفتەیەک یا 2 هەفتە بەر لە وەرزی قەدەغەکردنی ڕاوی ماسی دەست پێ دەکات.
ماسی حادەتەن بەهاران دێتە باری بۆ گەرادانە گەرای دادنێ ئەو عالەمەش تو لێرە دەبینی هەموو شەدای پێە بە شەدا دەو خەرۆغی ڕادەوەستێ بۆ کەڵەکە گەدێ و کەڵەکەش حیب نەبێ ماسی کەڵەکەی پێ دەڵێن دێتە باری گەرای دادنێ ئەو عالەمەش بەو شەداوەی خەریشی دەبێ ڕادەوەستێت تا کەڵک دێتە پێش چون ئاگای لە خۆنی ئەو کەڵەکە لەبەر وەختی زاوزەیەتی جا ئەوە جۆرەی لە ڕاوی بەهارێ کەڵەکانی مەزموعەک ماسیە پێکەوەیە نێرە و مێ و پێکەوەن حیب نەبێ جوود دەبن ینی بە زاوزەی دەکاو لێرە جوود دەبن ئەوەیە پێی دەڵێن کەڵک لەنا خۆی ماسی بەهارە عادەتەن بەهاران ماسی زاوزەی دەکا ئەوە پێی دەڵێن کەڵک مەزموعەک ماسینە 6 8 9 و 4 5 ئەوەی پێی دەڵێن کەڵەکە خۆی ماسی دێتە باری ئەو گەرایی لە باری دادنێ هەنی ناتوانێت لە قوڕی دانێ بۆیە بە ئاسانی دەگیرێ ئاگای لە خۆ نییە هیچ ئاگای لە خۆ نییە گەراکەی لە باری دادنێ بۆیە زۆر بە ئاسانی ئاگای لە تو نییە تو ڕاوەستایی یەکسەر کابرا ناخاف لە خۆی پێدادا زۆر شارەزای دەوێت لەبەر چی شارەزای دەوێت ئێستا شارەزایەکەی کابرا شەدا ئەگەر نەزانی لەو شوێنی لی دەدا کابرا جاریوە لە پێشت لی دەدا خۆی پێدادەی بەرناگەوێت ئاین دەبێت زای بۆ لای تو بێیان لە لاشی ئاگات دەبێت کابراەوە 20 دقی بۆ یە کەڵەکەی ڕادەوەستێ هەنی بە شەداوە ڕادەوەستێ 20 دقی زیاتر بەس تەنانەت ئەو کەڵەکەی بگرێت بۆیە زانینی دەوێت هەموو کەسێک پێی ناگیرێ ئێستا ئەو فەسڵی لەوانەیە هەموو کەسێک زیاتر پێی بژیرێ لەبەرچی لەبەرەوەی ئاگای لە خۆنیە دەنات و بڕۆمان لە دستانەوە بەلەمچیان نەبێ ماسی ناگیرێ بەواقعی هەموو کەسێک ماسی پێ ناگیرێ بە زۆری لە بەهاراندا ماسی حکوومەتی پێدەڵێن لەگەڵ شەبەح دێتە باری بۆ زاوزێ حەزمەکان پێی ماسیەکان جیایە هەیەە لە چارەگێک کیلۆوە دەست پێ دەکە هەتا 6 کیلۆیشی گیراوە جا بە پێی ماسیەکان زاری وایە کەڵەکەیە چەند ماسێک بەیەکەوە لاانێ 4 ماسی 5 ماسی 3 ماسی هەتا زیاتریش گیراوە 15 ماسیش گیراوە بەیەکەوە ئەو ماسی کە دێتە باری کەڵەکەی دەکا زیاتر بە گەرمایە کە جەو گەرم بوو هەتاو بوو ئاوەکە گەرم بوو زیاتر و لە باری دەکات دێتە باری بە کاتی گەرمایە زیاتر دێت بە زۆری ئەوەی کە ڕاوی شەداوی دەکا ماسیگیری ڕسمی نییە هەر خەڵکی ئاساییە بۆ خۆشی خۆی بەهاران دێ چەند ماسێک دەگرێت و گوماڵە دەیباتەوە و دەنا ماسیگیری ڕسمی کەمتر زیاتر ئەوان بەلەم و بە تۆڕ ڕاو دەکەن ئەو ماسانی کە ئێستا دێن بە بواری هەمووی گەرای پێەیە دێت گەراکەیدا دەنێ و دەگەڕێتەوە چەند ڕۆژێکی ماوە مەنعکرێ بۆی ئەو گەرای دانێت و نەفەوتێ بڵێن حکوومەتی هەرێم کاتێکی بۆ دیاری کردووە لە مانجی سێ لە 23 لە 15 سێوە هەتا مانجی 6 منعی دەکا کاتەکە دەکرێ ناگیرێت هاوڵاتیەک لە شاری سلێمانی خۆشەویستی بۆ هونەرمان حەسەن زیرەک وای لێ کردووە کە زۆربەی تەمەنی بۆ کۆکردنەوە و ئەرشیوی بەرهەم و وێنەکانی حەسەن زیرەک تەرخان بکات و هەروەها بۆ کۆکردنەوەی ئەو بەرهەمانە لە شار و شارۆچکەکانی کوردستان گەڕاوە و ئێستا لە چایخانەکەی دانەمایشی دەکات ئەو خاوەن چایخانەیە دەڵێت کە لەبەر خۆشەویستی بۆ هونەرمەندە ڕۆژانە گوێ لە گۆرانیەکانی حەسەن زیرەک دەگرێت. لتنهاي سيجينا أنام هنقاي تيرانا نياد السدرن بينك لنا وأنظر ويرانا لذيك السي ولبد بختي فنام بزوب ميكانا كني جواني كني شوك سيجي جنبنا سدوي جرمي ناوم صلاح رشید شەریفە خاوەنی چایخانەی مەکەنی کە تایبەتە بە حەسەن زیرەک ساڵی 1996 ئەم چایخانەیەم داناوە بە بەردەوامی وردە وردە وێنەیەکی زیرەک دام ناوە چایخانەکەی و
بەردەوام گۆرانیەکانیم لێیاوە لە ڕێگای ڕادیۆ بێت لە ڕێگای سیدیۆ بێت بەردەوام گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەکم لێیاوە. بەردەوام زۆر شوێن گەڕاوم، چوومەتە کەلار، چوومەتە دەربەنی خان، چوومەتە هەڵەبجە، چوومەتە پێنجەن، چوومەتە هەولێر. ینی ئاشنایەتیم لەگەڵ ئەو کەسانەشە هەیە کە زیاتر هونەری زیرەک بەلای خۆیانە ڕای کێشاون و کە وێنە و ئەرشیفیان لا کۆبووتەوە و زۆربەی ئەو وێنانەی کە من وەرموتە لەو شوێنانەوە هەمووی مشایخانەکەی ئەدا ناوکو ئەرشیفێک و زۆربەی زۆریشی لای خۆم لە ماڵەوە هێشتومەتەوانێ. زۆربەی خەڵک نەک لە کاتی یادەکانە بەردەوام لێرە کۆبنەوانەیە وەلی ڕۆژهەڵات تەنانەت لە وڵاتانی دەرەوەش لە زۆربەی شوێنەکانەوە بە تایبەتی هاتوون تەسویری ئەم شایخانەیان کردووە. کەناڵێکی بەریتانی تاسە دوو جار هاتووتە ئێرە، دوو جار هاتووتە ئێرە وێنە بە وێنەی ڕسمەکانی مامۆستا حەسەن زیرەکی گرتووە. یعنی ئەمەگەر تۆ بتێ ئەم وێنانە تێ دەستێکەوێت لە ئەنتەرنێتی شامی هەیە بە ئاسانی دەستێکەوێ، بەڵام بۆ هات ئەرشیفێکی ئەم شایخانەی وەرگبردی بۆ خۆی. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوێ ڕسەنایەتی مامۆستا حەسەن زیرەک لە ڕووی دەنگەوە، لە ڕووی ئاوازەوە، لە ڕووی فۆلکلۆرەوانە، لە ڕووی ئەوەی کە نەخوێنەوار بووە چۆن توانیوێتی ئەم گۆرانیانە و ئەم کەلیمە جوانانە و وشەی چاک بەکار بهێنێت. لە ڕاستیە بوونی ئەو چایخانە و قاوەخانە کەلتوریانە کە ئێستا هەیە لەگەڵیشە ڕۆژانە کە گۆرانی پەخشەکان گۆرانی لەگەڵکردنەوەی شوێنی کارکردنیانە گۆرانی کۆنە بە دەنگە ڕەسانەکان پەخشەکان ئەمە خۆی لە خۆیە پەڕینەوەی و دەنگانەیە بۆنەوەی نوێ بۆ ئەوەوەی ئەمڕۆ گوێبیستی ئەو دەنگە زوڵاڵانە بن ئەو دەنگە ڕەسەنانە بۆ ئەو هونەرە هەرگیز بیر نەچێتەوە. کاریگەری دەنگی حەسەن زیرەک ئەوەندە گەورەیە کە هەتا ئێستا ساڵانە کە نەورۆزیێت هەمومان لەگەڵ چاوەڕوانی دەرکەوتنی نێرگزە بە هەمان شێوە لەگەڵ چاوەڕوانی ئاگرکردنەوەی نەورۆزە چاوەڕی دەنگە زوڵاڵەکەی حەسەن زیرەکین بۆی جۆمان لە ئەم ڕۆژی ساڵی تازەی نەورۆز بێ بە دەنگی حەسەن زیرەک. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیستەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.